سپێرە باش بینەرین هێژای کەناڵی کوردستان 24 سپێرە باش بینەرین پرۆگرامی بەیانی 24 لە دەستپێکە هەفتیە لە ڕۆژەکانی جارەکادی ئەز و شاکار هاتیینە خزمەتە هەوەین هێژا و خۆشتبی شاکار ئەڤڕۆژی بڕگە و بابەت و تەوەرێنمە جیاوازن دێ بەحسا دوو تەوەرێن گەلک جیاوازکەی لە پرۆگرامی بەیانی 24 لە دەستپێکە ئەvێ هەفتیە ئەسێڤیا نابێژم ڕۆژەکە باش دەبێژم هەفتیەکە تەمام یا خۆش یا بسەلامەت یا پڕی ئێنەرژی بۆ هاوت خازم دەبڵە بچێکی شاکاریش باغبیت من چ دیزداتەنەدا کەرەمکە بەیانی باش دێرین زۆر سپاس بەیانیتان باش سڵاوتان لێبێ هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین ڕۆژەکەتان پڕ بێ لە تاقە و ئینێرژی خوای گەورە خێر و بەرەکەتان بەسەرا ببارێنێ ئەمڕۆ دوو تەوەرمان هەیە لەلایەک باسی فڕۆکەوانی و ڕەواجی لای گەنجانەکەین دێرین لەلایەکیش باسی کاری خێرخوازیەکەین لە لای گەنجان ئێستا سپاس بۆ خواکە بۆتە با و مۆدیێل یعنی خەڵک حەزی لە کاری خێرخوازیە ئەوێ دراوسەکەی برسی نەبێ هاوڕێکەی لە هیچی کەم نەبێ جە شاکار شتێک بڵێم هەسەکەم تۆشوەکەم زۆر بڵێ بووی ئەخ چی لێ بکەم یعنی فێرم کردی؟ ئەرە وەڵڵا لەگەڵمان بمێنەوە بەلێ شاکار دوونێ لە یەکێک لە مزگەفتێن هەولێرە لە ڕەوەزا پێغەمبەرە 230 یەکەم جارە بە ئامادەبوونە 230 نابیستان بە شێوەیەکی ئاماژە و چار هاتەجان لەوێ مزگەفتێ بلان پێک بە بینەربین بزانین چاوایە یەکەم جارە گوتاری هەینی بە زمانی ئاماژە لە مزگەوتی ڕەوزەی پێغەمبەر لە هەولێر بۆ نابیستان پێشکەش دەکرێت وەرگێڕانەکە لەلایەن گەنجێکەوە کراوە کە تەواوی خێزانەکەی نابیستن نابیستانی ئامادەبوو بە تامەزرۆیەکی زۆرەوە سەرنجی گوتارەکە دەدەن بۆ یەکەم جارە لەناو مزگەوت لە مامۆستای ئاینی تێدەگەن خۆم یەکێکم لەوانە دایک و باوک و خوشک و برام هەموویان نابیستن کەڕ وڵاڵن واتە بە زمانی حاڵی خۆمان هەر خۆم قساکەم کە من ئەم وەرگێڕاکەم بەڕاستی لەبەر خاتر خۆی گەورە و هەم لەبەرەوەی نابیستەکان هەموو جمعە بێبەش بوون لە تێگەشتنی وتاری ئاینی مامۆستایانی ئاینی کە بەڕاستی پەیوەستە بە وەرگێڕەوە پێویستە بەڕاستی هەموو جمعەیە تێ بکەن لە ژیاننامەی پێغەمبەران و وەدینەکەشمان تێ بکەن بۆی هەمومان لە ئاشتەوایی دابین ئەمان و وڵاتەکەمان بپارێتین ئینشاءڵڵا زۆر زۆر قورسا ئەستەما ئەگەر کەسێک بتوانێت بە تەواتی فێربێ ئەگەوەی زۆر زۆر بتوانێت فێربێ مەکە لە 160 مەگەر بتوانێت بەشێکی مزگەوتەکە تایبەت کراوە بە شوێنی کەسانی نابیست ئەو نابیستانەی لەم هەینێدا بەشداری وتاری هەینیان کرد ژمارەیان زیاترە لە 230 نابیست بۆ ئەوان هەستێکی خۆشە و داوا دەکەن لە مزگەوتەکانی دیکەش جێبەجێ بکرێت زۆر دڵمان خۆشە دێنێ لە سپاسی کاک مستەفای دەکەین هات وتارێنی لێ تەرجمەکردین هەستێکی خۆشمان هەیە زۆر دڵمان خۆشە تەماشای دەکەین تێدەگەین سوودی لێ دەبین پێشتر داهاتین دادەنیشتین لە مامۆستای نەدەگەیشتین هەروەها دادەنیشتن و سەیرمان دەکەیتم بەڵام ئێستا دێن لە مزگەوتێ تێگەیشتین زۆر دڵمان خۆشە معلوماتی وەردەگرن و ئیسفادە دەکەین دڵمان پێخۆش لە هەولێر زیاتر لە 2000 نابیست هەیە بڕیارە وەزارەتی ئەوقاف زیاتر گرنگی بە نابیستەکان بدات لە ڕێگای دابینکردنی وەرگێڕی زیاتر ئەم وتارەی ئەمڕۆ کە بە زمانی ئاماژە بۆ نابیستان پێشکەش کرا دوایین وتاری هەینی نابێت بڕیارە لە چەندین مزگەوتی دیکە لە داهاتوودا لە شاری هەولێر بە زمانی ئاماژە وتار بۆ نابیستان پێشکەش بکرێت ئازەر فاڕۆق کوردستان 24 هەولێر دێری نەچینە لای وڵاتی یەمەن لە یەمەن کۆمەڵێک دەشتایی زۆر هەیە لەو دەشتاییانەدا درەختی حینا دەڕوێنرێت کە سەدان ساڵە ئەم شتە هەیە لە وڵاتی یەمەنە جا دوایی درەختەکەی با بڵێن گەڵای درەختەکە دەگیرێت و لەگەڵ کۆمەڵی گیراوەیە لەوانە زەیت و کۆمەڵە شتی تر تێکەڵەکرێ و وەکو خەنە خانمانی خۆمان خەنە بەکارێنن بۆ جوانکاری قژ بێت بۆ دەست بێت یان بۆ هەر جێگەیەکی تر بێت جا ئەم
شتە لە وڵاتی یەمەنە 100 ساڵ زیاترە کە بەکارهێنرێت با پێکەوە بینەری ئەم پاکێجەبین. في السهول الخصبة لليمن وتحت لە دەشتاییە بە پیتەکانی یەمەن و لە ژێرتینی بەهێزی خۆر داری حینا گەشە دەکات. لەم جۆرە دارە هەندێک کەرستەی جوانکاری وەک خەنەی لێ دروست دەکرێت. لێرە و لە پارێزگای لەحجی باشووری یەمەن جوتیارەکان داری حینا دەچێنن. گەڵاکانی ئەم دارە کۆ دەکەنەوە و بە مەبەستی وشکردنەوەی دواتر ڕەوانەی بازاڕەکانی یەمەنی دەکەن بۆ فرۆشتن. والأسواق الشعبية تحديدا گەڵای داری حینا بە زۆری لە بازارە میلەکاندا دەفرۆشتن. بەهای ئەم جۆرە دارە لە جوانکاریدا وای کردووە بازاڕەکان پڕ بن لەم جۆرە گەڵایە و بازرگانیان پێوە بکرێت. تتعدد أنواع الحناء باختلاف مناطق زراعته. داری حینا جۆرا و جۆرە و لە ناوچەی جیاواز دەچێنرێت. بەناوبانگترینیان جۆری حینای حەزرەمیە و دواتر جۆری حەجی و تاهامی و جۆرەکانی دیکە. هەندێک جار گەڵای حینا بەتەڕی دەفرۆشتێت، بەڵام بە وشکی و ئامادەکراوی خواستێکی زیاتری لەسرە. بەشێک لەوانی بازرگانی بەم گەڵایەوە دەکەن لە باب و باپیرانەوە بۆیان ماوەتەوە. ورثوا المهنة عن آبائهم وأجدادهم. ئێمە چەندین ساڵە سەرقاڵی فرۆشتنی گەڵای حیناین. من لە ساڵی 2002 ئەم کارە دەکەم. باب و باپیرانم بە ساڵانی حەفتاکان و فرۆشیاری ئەم گەڵایەن. بعد شرائه من السوق يتم تحضير الحناء. دوای فرۆشتنی لە بازاڕەکان گەڵای حینا لەگەڵ ئاو و زەیتی بۆن خۆش تێکەڵ دەکرێت. ئەم گەڵایە هەم بۆ ڕەنگکردنی قژ و هەم بۆ نەخش لەسەر جەستە بەکار دەهێنرێت. نەخشاندن با گەڵای حینا وەک خولیایەکە بۆ گەنجانی یەمەن. هەندێک خێزانیش دروستکردنی نەخش و وێنەکێشان بە گەڵای حینا بۆتە سەرچاوەی داهاتیان. تقول حنان. النقش اللي نقشه مصدر رزقي ورزق بيتي. دروستکردنی نەخش بە بەکارهێنانی گەڵای حینا سەرچاوی داهاتی من و خێزانەکەمە. ئێمە بە بەکارهێنانی ئەم گەڵایە وەک خەنە نەخش لەسەر دەستی بوو دروست دەکەین و بوونەتە سەرچاوی داهاتمان. في الأعياد والمناسبات يتسابق. لە جەژن و بۆنەکاندا منداڵان پەلەیانە بۆ ئەوەی بە بەکارهێنانی گەڵای حینا نەخش لەسەر جەستەیان دروست بکەن. بەلای منداڵانەوە حینا هێمای دڵخۆشیە. لای گەلی یەمەنیش حینا هێمایە، کلتور و ڕۆشنبیری قوڵی یەمەنیە. أيمن قائد كردستان بسوتشار تعز. شەکەر ها ئەف خەنا و مەناڵ دەستی خۆتدان چەند شتێکی جوانە نەویسن. وەڵی زۆر جوانە. وەختی خۆت زۆر ناوکورداداش ژنێن قەدیم بکارتینە. بەس دێرین هینە هاتۆزێ بۆنی ئیزعاجە. بۆنی خەنە پێ تێکەچی. نەک من زۆربەی زۆری پیاوان ئێمە ئافرەتانوانی بەلای پیاوانەوە قساگەم یعنی بەجددی تۆزێ ئینە ئیزعاجە بۆنێ. جا ئێستا گەر پیاوێک حەزی لە بۆنی خەنە بێ بۆ بەناوی قساکەی شەکەر. جامە سێرکە دێرین هەندێک خانم هەیە تەمان حەقی خۆشیانە ینی ئەو گرنجێ بە خۆیان بن با بڵێن لەگەڵ خەنەکەیە کۆمەڵە شتی تر تێکەڵەکەن. ئێستا پێشەوەی لەو پاکێجە من و تۆ گفتوگۆمانە کرد و تو چی تێکەڵ کراوە هەر ناوم نەویست بوو. تێکەڵکردن نا ئەوە باسی وسمەیە. وسمە ئەوانی کە جاوەرە دێرین تۆ بادینی بی لە وسمە تێ بگەی. ئەوانە با بڵێن وەختی خۆی ژنە قەدیمەکان بەکاریانێنە بۆیان خوشت کەم بوو جا ئەو زۆر زۆر ڕەشیەکاتەوە یعنی بە تەواوەتی ئیتر تاڵی سپیتیانایڵێ گرنتی بەس شەکەرم دەچینە سلێمانیە لە سلێمانیە کۆنفرانس و پیشانگایەکە هاتیەڤکردن بناوێ یادەوەریان کوردانە لەوێرە بەرهەمێن هونەرمەندن فەڕەنسا هاتن نمایشکردن تێدا ئەم پێک بەبینەربین. ئەنستیتوی فەڕەنسی بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ بنکەی ژین بۆ دۆکمنت و ئەرشیف و ڕێکخراوی ئاسیا بۆ کەلتور و هونەر هەڵسا بە پێشکەشکردنی سیمینار و پێشەنگایەک دەربارەی کارەکانی مستەشریق و گەریدە فەڕەنسیەکان و ئارتیستەکان و هونەرمەندانی فەڕەنسی لە سەدەی 19 کە لەسەر هەرێمی کوردستان و کوردستان هەر چوار پارچەی کوردستان ئەنجامیان داوە
ئەم کارە لەلایەن دکتۆر بێساران تێزی دکتۆرەکەی لە وڵاتی فەڕەنسا ئەنجام درراوە. ئیمڕۆ دکتۆر بێساران تیشق دەخاتە سەر شوێن پەنجەی ئەم گەڕیدە و ئەم هونەرمەندە فەڕەنسیانەی کە کاریان بە دۆکومنتکردن و ئەرشیفکردنی مێژووی کورد و ناسنامەی کورد کردووە. دانتێ ئەلیگێری لە کۆمیدیایەکی خۆیان لە ئەو چاپترەیە کە تەخانی کردو بۆ هونەریان کێشاوە. ئەمڕۆ ئاماژە بە هونەرمەندی فەڕەنسی ئەیین ئەو هونەرمەندە بەڵام ئەم بابەتی ئەمڕۆمان تەنها تیشکە خاوەن سەر هونەرمەندە فەڕەنسیەکان. ئەویش لەبەرەوەی کە ڕاستەکەی لەم مەنزومە هونەری کە من لە بەردەستی منایە نیگارکێشە فەڕەنسیەکان و زۆربەی زۆری هونەرمەندە گەڕیدەکان کە هاتوونەتە کوردستان لە سەدەکانی پێشوە لە سەدەی سیانزەوە تاوەکو سەدەی 20 زۆرینیان بەر کللتوری کوردی کەوتون بەرنەتەوەی کورد کەوتون لە سەردەمی دەوڵەتی عوسمانیا کە هاتوونەتە ناو زۆربیان بۆ کوردستان بە تایبەتی نەهاتون بەڵام کە هاتوون لە سەردەمی دەوڵەتی عوسمانیا هاتوونەتە ئەو منتیقانی ئەستەمبۆڵ و تاران و ئەمانە لێو بەرکەوتەی نەتەوەی کورد بوون کە بەرکەوتە بوون هەندێک سەرنجڕاکێشیان هەبووە لەلایەن نەتەوەی کوردەوە بۆ ئەوان نەتەوەی کورد هەم لە ڕووی کللتوریەوە هەم لە ڕووی جلوبەرگ و زمان و هەموو ئەو شتانی کە لە کللتورا کۆبێتەوە سەرنجی ئەوانی ڕاکێشاوە فەڕەنسی لە سەدەی 19دا سەبارەت بە ئەو گرنگەی کە ڕۆژاوایەکان هەیان بووە داویانە بە نەتەوەی کورد دێری نوکو لە سەرەتا شامەژەمان پێکرد باسی ئەم ڕۆمان تەوەرێکمان باز لە فڕۆکەوانیە کە ئاست و خواستی لە هەرێمی کوردستاندا بۆ مەبەستەش ئێمە لێرە میوانداری ئیسماعیل محەممەد فڕۆکەوانی مەدەنیمان کردووە کاک ئیسماعیل بەیانی باش داوای لێبوور نەکەین بەیانەکەش زوو وابزانم لە خەومان کردووی کاک ئیسماعیل ناچێشە نییە بەخۆی کاتەکان ئێستا گۆڕاوە خەڵکی هەولێر بە تایبەتی کاتەکانیان شەوان زیاتر ناخەون بەیانەکەی دەخەون ئەوەی کات و دەوامی هەبیتن ئەوە زوو هەردەستیتن ئەوەش داوامی نەبیتن نەماڵەوە توکیلوانی زود نەوە زوو تەستە یان درەنگ نەوە درەنگ تەستە ئەمن بە جۆرە کاتەکانە بە جۆرەی ئیشە ئەگەر ئیشێک مەوعیدێک شتێکە بیتنەوە زوو هەردەستین ئەگەر نەشبی لە ماڵەوە دەبی سراحەت بکەین و دانیش باش کاک ئیسماعیل با بچینە پرسیاری یەکەم باسێک لە ئاست و خواستی فڕۆکەوانی بکەین لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی فڕۆکەوانی بکەین لە هەرێمی کوردستان بەخۆی پێویستە دیراسێک بکرێت لەم بابەتە توێژینەوەشی لەسەر بکرێتن بۆ ئەوەی ڕاپرسێکیش بکرێتن لە ناو ئەو چینەی کە خولیای یان ئارەزووی فڕۆکەوانی هەیە بە شێویشی گشتی فڕۆکەوانی زۆر بەش و فەرعی جیاوازی لێ دەبێتەوە لە فڕۆکەوانی ئەندازیاری فڕۆکەوانی هەیە فڕۆکەوانی مەدەنی هەیە لە ئەندازیاری فڕۆکەوانی زۆر بەشی تری لێبێت تا دێتە خوارەوە گراون سێڤزە ئایتە زۆر بەشی ترە ئەمە بە بەرنامێک دوو بەرنامە تاوا نابێت نەگە باسی بکەین لە هەرێمی کوردستان ئاست و خواست هەیە لەسەر خولیای فڕۆکەوانی بەڵام تا چەند ئەو پێویستەمە ئەگەر لە بەرنمەیەک باز بکەی یان لە شوێنێک باز بکەی یان لە ناو کۆمەلگە باز بکەی لە هەر شوێنێک بە شێوەیەکی جیاواز وەڵام دەدرێتەوە و خواستەکەی دەزانی بەس گەنجان بە شێوەیەکی عام دێرین پێ بە حەزیان لێە ینی حەزەکەن بۆ ئەو بەشە بخوێنن یان بەشەکە ئەزویم زەحمەتی شەوە نییە کاک ئیسماعیل خولیا و حەز زۆرە بەڵام ئیمکانەتیشی دەوێ ئەی تەبعاً ئیمکانەتی پێویستە و دەبێ سەرچاوێکی داهاتی باشت هەبی یانیش پاڵپشتێکی دارایی باشت هەبی بۆی بتانی ئەم بەشە تەواو بکە یانیش ببی بە فڕۆکەوان بوون بە فڕۆکەوان کۆمەڵک مەرج و یاسا و ڕێسای خۆی هەیە بەخۆی لە ڕووی فڕۆکەوانیشەوە دوو جۆری هەیە فڕۆکەوانی خولیا ئەوەیە کە مەشق و ڕاهێنان دەکەی وەکو دەورەیەەکە دەتوانانی بچی خولەکە تەواو بکەی و لیسێنزی فڕۆکەوانی بەدەستبێنی ئەوەش سێ بەشی دەگرێتەوە بەشیشان PPL بەشیشان CPL بەشیشان ATPL PPL پرایڤێت پایلۆت لێرنە کە ئەوەیە یەک ئینجا مەسەلەن جەنابتی هەر کەسێک هەر هاوڵاتێک یان بزنسمانە یان سەرمایهدارەکە خەڵکانەکە
خولیای فڕینی هەیە حەز دەکە بفرێتن دەتوانی دەورەیەک بکاتن لیسێنس وەربگری فڕۆکەیەکی ئینج دەکڕێتن بۆ خۆی و تایبەت بە خۆتی دەتوانی گەشت بکاتن ئەوە خولیایوە بەڵام خەڵکانێک هەیە دەتوانی بۆ داهاتوو CPL تەوا بکاتن مەسەلەن بیهەوێت لە ئایرلاینێک یان لە هێلش ئاسمانی دابمەزرێتن یانیش لەوەتە لە حکوومەت دابمەزرێتن لە هێلی ئاسمانی حکومی بی یانیش تایبەت بیتن دەبی هەرسێ قۆناغ ببڕێتن ئەوە PPL تاکە CPL بەژەمامسا ئەو کۆدێت بێ معناوان چی ئەگەرم بۆ بینەرا زۆرتر ڕوون بکەین ئەو PPL بە کورتی PPL Private Pilot Learning ئەوە یەک ئینجا ئەو فڕۆکانەی یەک ئینجان یەک مەچینەیان هەیە یەک پەروانەیە CPL-ەکە دوو پەروانەیە دەستەقالبی بزنس پایلۆت لێرنە ATPL-ەکەش ئەوە دوو تۆرباینە ئایرلاینە ئەوانێکە سەرنشین دەین و دەبنیان لە کارگۆ فڕۆکەی کارگۆش دەکەن ئەوەش هەر ڕێسا و یاسای خۆی هەیە کاتژمێری فڕێنی فەرقی هەیە تۆ دەچی ئەگەر بەس سادەتر بکەینەوە ئەگەر سیارە لێ بخۆری دەبی بچی دەورەیەک بکەین و سیارە لێ بخۆری و دوایە بچی ئیزازە دەربێنی ئەمەش بە هەمان شێوەیە کاتژمێری فڕینت هەیە لە PPL مەسەلەن 50 ساعتێک فڕینت هەیە پاشەوە ئەوە بە مەراحلەکانی ینی بە قۆناغەکانی پراکتیکیدا تێپەر دەبی تیۆریەکەی تەواو دەکەی و تێستی گراوند سێرویست هەیە کۆمەڵک شتی تر هەیە کە جێبەجێ دەکەی پاشەوی دەچێت سەر فڕین مەرحەلی فڕێنیش چەند قۆناغەچی هەیە لەگەر ئینستروکتەرەکە دەست پێ دەکەی پاشەوی سۆلۆ دەفری پاشەوی دەبیە فڕۆکەوانی PPL لەسەر ئەمان دەچیە سەر CPL پاشەوە دەچێت سەر ATPL زۆر دوور و درێژە و یاسا و ڕێسا تایبەت بەخۆی هەیە بەڵێ کاک ئیسماعیل تو هەیە بە یاسا و ڕێزای تایبەتت خۆت هەیە چی یاسا و ڕێسای تایبەتەنە مەسەڵەن کە تۆ بەحث کەیت و ئەگەر ئەف مەرجە نەبیتن تو نەشێ ببیە فڕۆکەوان مەرجی بوون بە فڕۆکەوان پێش هەموو شتێک پشکنینی پزیشکیە دەبی لایەنی تەندروستیت کامل بی تەواوی هیچ کێشەیەکت نەبیتن نابی کێشەی دڵت هەبی نابی کێشەی نەخۆشی درێژخایەنەکانت هەبی بە شێوەیەکی گشتی لە ڕووی باڵاوە لە ڕووی کێشەوە ئەوانە هەموو پشکنینی تایبەتە لە لایەنی مستەشفا تەندروستیەوە دەکرێتن و پاشان دەچێت سەر سێکتەر بەشەکانی تیۆریە و بەشی ترە باشە ئەو باڵایی کە باسی کردیان کێش ئەوانە ئەبێت چۆن بێت ئای بە شێوکی ستاندارد چەندێک بێت بەخۆی بە شێوەیەکی گشتی کێشە تا کێش فەرقی هەیە مەسەڵەن ئەمن باسی خۆم بکەم تووڵم 180 وەزنم 95 کیلۆیە باشە کەسێکتر هەیە تووڵی 175 وەزنی لەوانەیە کەمتر بیتن ینی مەبەستەکە وەیە کە بۆ نمونە باڵا لەگەڵ وەزنەکەیە هاوسەنگ بێت باڵانس بێ ناچێشە نییەوە شتێکی پێوەرە شێوهانێ بتوانین بڵێن قسە لەسەر بکەین و دەبێتە کێشە لەسەر کاکسمایلی ئەگەر بینە سەر باسی مۆڵەت ئێستا لە مۆڵەتی شۆفێریە بۆ نمونە لای خۆمانە بە زمانێکی خۆماڵێمە عمومیە ئەمە شتێکی بۆ نمونە تەکسی یان لۆری یان سیارە بەرزەکانە توانێت لێ بخوڕێ ئەی لە فڕۆکەوانیە چییە تازە باسم کرد ئێستا مەبەستەکەم ئەوەیە ئەوەی کە مۆڵەتی بۆ نمونە مەدەنی جیاوازە جەنگی جیاوازە کشتتوکاڵی جیاوازە ئەوانە هەموو یەگۆڕێت طبعاً فڕۆکەوانی PPL لیسێنزەکەت کە وەرگرت ئەوە هەموو فڕۆکەیەکی یەک ئینج دەگرتەوە یەک ماتۆر مۆڵەتێکەیە هەر هەمووی بتوانی بەکاربێنی نەخێر ئاخیر مۆڵەتی ATPL ئەوەش لاینەرەکانە کە لەسەر هەر هەموویەتی کاک ئیسماعیل تو بێ فڕۆکەوانی بەشن جوداین هەیە لە کوردستانێت تو دەشی هەمە بەشا لێرە بخینە خەلاسکە ئەگەر تەخواستە فڕۆکەوانی هەبیتن لە کوردستان بە خۆشحالیەوە بەشی ئەندازیاری فڕۆکەوانی هەیە لە زانکۆی سەلاحەدین بەڵام شتێک لێرە گرینگە ئەوەی کە دەخوێنی ئەوەی کە ئەو بوارە هەڵدەبژێریتن بە حەز و ئارەزوی خۆی ئەو بەشەی کە هەڵی دەبژێریتن لە داهاتوو بتانی سوودی هەبی بۆ کۆمەلگە سوودی هەبی بۆ ئەو بەشە بەرەو پێشی بباتن بەشەکەش
دەگەڕێت و سەرخودی تاک ئەو قوتابیە کە دەستا ئەو بەشەی ئەو دەتوانیتن بڕیار بدا چ بەشێکا دەبژێرێتن و لە چ بەشێک دەتوانی بەردەوام بیتن لە خزمەتکردن لە فڕۆکەخانە یان لە سێکتەری فڕۆکەوانی لە بەشی ئایرلاینە. ئەمە بەداخەوە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بێ و ئایرلاینەکی یان بڵێن هێڵش ئاسمانی هاوشێوەی حکوومەتی عێراقیە هەیبە ئێستا مەش دەماتوانی زۆر خەڵکی دیکە بێزگەرەوەی لە زانکۆکان بخوێنن دەیانتوانی لە ناو ئایرلاینەکە خولی مەشق و ڕاهێنان بکەنەوە بۆ ئەو کەسانی کە دەتوانن یان کە توانیان هەیە یان حەز و ئارەزویان زیاتر هەیە لە بوارە بەرەو پێشیان بباتن و دەورەیان پێ بکاتن و ئەوەش بە پێوەەر و لە ژێر ڕێنمایی ڕێکخراوی ئیکاوە تاپان هەمویان ئەوە ڕێکخراوەچی نێودەوڵەتیە کە بە فلتەری وان و لە ژێر ڕێنمایی وان ئەو شەهادێ دەدرێ بەو فێرخوازیان بەو کەسێک کە ئارەزوی هەیە بتوانێتن لە داهاتوودا خزمەت بکاتن. باش ئەی سێکتەری فڕۆکەوانی ئێستا لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکدا؟ لە ڕاستیدا پرسیارێکی گرینگە. من پێش بچمە سەر سێکتەری فڕۆکەوانی پەیامەکەم هەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەت بۆ کابینەی نوێ و کابینەی دێم زۆر زڕور و پێویستە کە بخاتە کارنامەی حکوومەت. سێکتەری فڕۆکەوانی هیچی کەمتر نییە لە سێکتەرەکانی تر بە تایبەت لە سێکتەری نەفت و بگرە گرنگتریشە. ئێمە بەخۆشحالیەوە فڕۆکەخانە هەیە دەتوانین بڵێن خەڵکو و کەوادری باشمان هەیە لەو سێکتەرە بەڵام لە ڕووی بەڕێوەبردن لە ڕووی زیاتر بەرەو پێشبردننی سێکتەری فڕۆکەوانی پێویستیمان بە خەڵکانی زیاتر و پرۆفشناتر و باشتر هەیە لە دەرەوەی وڵات و لە ناوەوەش بە هەمانجی هۆردولا بۆ ئەمە ئەو سێکتەرە یاسایەک هەیە لە پەرلەمانی کوردستان دەرچوە یاسای ژمارە 8 ساڵی 2008 لە هەرێمی کوردستان بەڵام بەداخەوە بەهۆی کێشەی سیاسی لەگەڵ حکوومەتی عێراقی کێشەمان زۆر بۆ دروست دەکرێتن و وە دەسەڵاتێکی ئەو تۆشمان نییە بتوانین زۆر شت هەیە بیکەین چونکە هەمووی گەڕانەوەی لە بۆ حکوومەتی ناوەندی. سێکتەری فڕۆکەوانی چەند ژێرخانێکی زۆر گرنگی ئابوووریە لە بۆ دەوڵەت و دەتوانین لە ڕێ ئەو سێکتەرەوە کەرتی گەشت و گوزار زیاتر پەرە پێ بدەین چونکە پێکەوە وەکو زنجیرەیەکە بەرەو ژێرخانێکی گرنگە و بەرەو پێشچوونێکی گرنگە لە ڕووی لەسەر ئاستی نێودەوڵەتی و ناساندنی نەتەوەیە کە وێناکردنی ئەو هەرێمەیە لە سەر ئاستی نێودەوڵەتی پەیوەندی دیبلۆماسی پەیوەندی بازرگانی پەیوەندی کەلتوری پەیوەندی ڕۆشنبیری لەگەر زۆر وڵاتان لەگەر لەسەر ئاستی هەموو دنیا زیاتر دەبێتن و باشتر و بەرەو پێش دەچی هاندانە بۆ وەبەرهێنەران و بازرگانان بتوانن بێن لە کوردستان تۆ ئاسانکاری بکەی لە بۆ بازرگان و بۆ وەبەرهێنەران ئینڤێست بکەن لە هەرێمی کوردستان و کە هاتوچۆ ئاسان بوو بۆ بازرگانەکان کاڵاکانیان لە دەرەوەی وڵات دەهێنن لە زۆر ڕووی تۆ دەتوانین ئەمە ئیسیفادە بکەین. حکوومەت یارم ئەگەر پلانەکی تۆکمە و بەرنمەیەکی تەواو دارەژرا و ئامادە بکاتن بۆ ئەوەی چێ بکاتن ئەمە بە ڕاستگۆ بین و بتوانین بەڕاشکاوانە باسی بکەین. هەژمونی یعنی دەتوانم بڵێم هەژمونی سیاسی لە عێراق یان ناکۆچی سیاسی بە وازەحتر بێڵم ناکۆچی سیاسی وای کردیا ئەو سێکتەرە لە ئاستێک ڕابگری لە هەرێمی کوردستان نەتوانی بەرەو پێش بچیتن بە زۆی عێراق خۆشی هەر پێم وابێ هەر ئاستی هەر بەخۆ ئەوها پیشان دەدرێتن بەڵام ئەوەش لەبیر نەکەین لە ڕووی فڕۆکەوە فڕۆکەی سەردەمیانەی هەیە حکوومەتی عێراقی و چەند عقوداتی گەورەی کردیا گرێبەستی گەورەی لەگە ئەمریکا کردیا فڕۆکەی پێشکەوتوی هەیە ئێستا لە خزمەتدایە و خزمەت دەکاتن. ئەمە زۆر لە مێژە من داوام کرد حکوومەتی هەرێمی کوردستان داوای بەشی خۆی بکاتن لە سوڵتەی تێرانی عێراقی دەسەڵاتی مەدەنی فڕۆکەوانی عێراقی ئەمەش بەشێکین لەو دەوڵەتە ئەگەر بەشێکین ئەو دەوڵەتە ئەمەش حەقی خۆمانە یانە دەتوانین داوای مافی خۆمان بکەین. تۆ قسەکانی تۆ بۆ خزمەتی سێکتەری فڕۆکەوانیە لە هەرێمی کوردستانە حتمما هیوادارین کە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگی زیاتر بەو سێکتەرە باچکە لە دەیان لایترەوە هەرێمی کوردستان چەندان قۆناغی تر ئەچێتە پێشەوە بەڕاستی.
كاك اسماعيل بلاس بسيارة الصوت بكيان بلاس وبابا تيبت مدني أسجلك جال فيديو تشتاد تبينم خب بشكل من حزا فروكوانية هبو بس إيدي أبنسيبو تبينم دما كسك لفروكوانية خلاص تبيت من معلوماتها تمام ناس حس كم ترون كنا يبدي أوفي بيدات كان شروكا في تشتت شيء زور جار فروكاش فروكا دبيني لزور ولاتن بداياتي كردنوي هێڵەکە لە بینی دوو وڵات لە بینی شارێک و شتێکە ئەو وەکو ڕەمزێکە وەکو نیشانەیەکە کە سەرەتای دەستپێکی ئەو گەشتەیە فڕۆکەوانیش کە تەواو دەکە ئەو ئاوە پێدا دەکەن ئەوە وەکو بڵێ سەرکەوتوو بووە لە کارەکەی ئەوە وەکو نەریتەک و شتێکی فڕۆکەوانی لێ تۆ چەند ساڵ لەمەوە پێش ئەو عملیان لەگەڵا کردی من 2005 لە دەرەوەی وڵات تەواوم کرد 2012 کە PPL تەواو کرد ئەو عملیان کرد یعنی ئافتەدا کرد تشبێ قۆناغی توی من بە قۆناغ بە سارد بووە ئەوەندە نەمێشتاوم زۆر پێداکەن گوتم هەشتە شێو هەر ڕەمزی پێویە سەرکەوتنێ بۆ تەوجە کاک ئیسماعیل هەستەوەی پرسیارەکانی بۆ مچە بوو هەندێک زانیاریە بن لە کوردستان ئێمە هیچ ئافرەت هەنە فڕۆکەوان بن بەڵێ ئەمە ئافرەتمانەیە فڕۆکەوان بە خۆشحاڵیەوە لە خەڵکی دهۆکە ئەگەر هەڵە نەبم لە سەردەمی من بوو پێکەوە بە هەمە چکە من لەسەر ئەرچی حکومەتی هەرێمی کوردستان چوومە دەرەوە خوێندرم تەواو کرد بێکەوە چوو ئەو لە وڵاتێکی تر دەورەی ئایرباسی تەواو کرد لەسەر ئایرباس خوێندنی تەواو کرد و دەورەکەی تەواو کرد و ئێستاش یەکە لە فڕۆکەوانە سەرکەوتەکانی ئافرەتی کورد لە هێڵی ئاسمانی عێراقیە و بزانم لەوێ کار دەکاتن باش کاک ئیسماعیل کۆمەڵە شتێ زۆر پرسیارە لە لای خەڵک یانێ سەیەکێک بۆ خۆمان ئەو کاتی کە فڕۆکە لە ئاسمانە کاپنەکە وەکو سەرنشینە ئاساییەکان نان و شتە خوایان چییە خوا لەو کاتێ بەڵێ بەڵێ یانێ توانێت دەست لە وەزعەکە بەرە ئەوانیش وەکو من و تۆ مرۆڤن ئاخر ئەو بەرپرسیارەتی هەیە جاری وایە بۆ نمونە یان هەمان خواردنە یان خواردنێکی تایبەتە خواردنی وان جودایە بەخۆش نابێ نەخێر ئەگەر یەکیان بڵێن خواردنیوی چیکەمبی ئەویتکەیان بیفە مەسەلەن ئەوە گۆڕانکاری لە خواردنەکەی هەیە نەوەک یەکەچان خوا نەخواستە بەو خواردنە تووشی نەخۆشێکی ئەوێتی شتێکی تربی ئەوت کە بتوانی بەردەوامبی لە فڕینەکە و کۆنتترۆلی فلایتەکەی بکاتن و تووشی کارسات و ڕوودا و نەبیتن و ئەوان شەروەکو مرۆڤن بڵێ هەموو سیستەماتیکە یعنی لە پێشت ئەو هەموو ئیسترومنت و پریبۆر و شتانە هەیە هەموو یارمەتی دەری جەنابتن بۆی بتوانن فڕۆکەوان بە ئاسانترین شێوە فڕۆکەوانەکەی تەواو بکە گەشتەکەی خۆی بە سەلامەتی تەواو بکاتون و بە سەلامەتیش سەرنیشەکان بگەینتە شوێنی مەبەست دەستخۆش زۆر سپاس بۆ تاکاک ئیسماعیل کوت ئەڕۆ بەڵام من ببوورە سوپاسی ئێوەش دەکەم چەند شتی تر هەیە باسی بکەم بەڕاستی زۆری کات دەوێتن بەڵام بە کورتی بە پێی توێژینەوەشی خۆم حەز دەکەم حکوومەتی هەرێم زیاتر هیمان بەو سێکتەرە بدە بۆ ئەوەی بتوانین ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان زیاتر بەرەو پێش ببین و وڵاتانی دنیا هەموو فۆکسیان لەسەر سێکتەری فڕۆکەوانیە بەڕاستی یەک لە ئایرلاینەکانی وڵاتانی دراوسێ ساڵانە داهاتی هەرێمی کوردستان 140 ملیۆن دۆلار دەباتە دەرە یەک لە هێڵە ئاسمانیەکان زۆر گرینگە حکوومەتی هەرێمی کوردستان پێداچوونەوەک بە یاسای ژمارە 18 ساڵی 2008 بکاتن لە پەرلەمانی کوردستان دەرچووە بتوانین یاسایەکی پۆخوت بتوانین ئەم دەستگایە ئەکتیڤ بکرێتن بۆ ئەوی لە ڕێگای ئەم دەستگایە بتوانین لەگەر حکوومەتی ناوەند ئیش بکەین بۆ ئەوی بتوانین هاوکار بینە بۆ فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستان و بتوانین فڕۆکەخانەی تر بکرێتەوە لە هەرێمی کوردستان ئەگەر نێودەوڵەتیش نەبی ناوەخۆی بی وەبی بتوانین گەشتیاری زیاتر بگەینە شوێنی مەبەست بۆ نمونە ئیدارەی سۆران کە دەتوانین فڕۆکەخانەی شەبیتن بەو پێی شوێنێکی گەشتیاری گرینگە گەشتارێکی زۆر ساڵانە
سەردانی ئەو شوێنانە دەکاتن بتوانین ژێرخانش ئابووری باشتر و باشتر لە بۆ حکوومەتی کوردستان زۆر سپاس بەڕێستان. شەکەر لە سلێمانیە پەیمانگایە بەکرەجۆ پیشانگایەک هاتە بەکردن لەوێ پیشانگایە بەرهەم هاتن نمایشکردن بەس ئەوە جهێ باسەیە ئەو بەرهەمە هەمی بەرهەمێن قوتابیان وێ پەیمانگایەنە و مامسان وێرە دەبێژن ئەف پیشانگای گرنگن و ئەم پەرە ببەهرێن قوتابیا بدەین بلا ئەم پێک بینەربین. ئێمە وەکو بەشزانستی خۆراک وەک خۆمان سێنەوە بەنیمان دوشتووە لەگە مرەبایە کە مرەباکە مرەبای گوڵ مرەبای بەهەیە لەگەڵ چرێ و گێزەر بەنیرەکانیش هەمووی لە ساسە سروشتیە و خۆمان دروستمان کردووە هیچ ماوادێکی حافزەیتیان نییە. هەروە ئەمە مرەبای گوڵە وابزانم یەکەم جارە کراوە گوڵی پاییزە. ئامانجێکمان هەیە کە زانکۆ و خوێندن تیۆریەکان ببستینەوە بە بازاری کارەوە هەڵبەت لە ئەنجامدامی ئەم جۆرە پێشەنگایانەیە ئێمە توانە شارەوەکانی خوێندکارانمان بۆ دەرئەکەوێ و هەروەها ئەو کەسانەمان بۆ بەهرە شارەوەکانمان بۆ دەرئەکەوێ و ئەم بەهرە شارەوانە و توانە شارەوانە لەگەڵ زانستا بەیەکەوە ئەنبەستینەوە بیرۆکەی جوان و ناوازە و هەروەها بیرۆکێکی داهێنەرانە لەوانەیە سەر هەڵبا لەم جۆرە پێشەنگایانەوە. دێرین وەکو باسمان کرد تەوەری دووەمام تایبەت هەبێ بە گرنگیدان بە کارە خێرخوازیەکان لە لای گەنجان. بۆم مەبەستە عەبدوڵڵا محەممەد تاهیر شارەزا لە پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵ مامیوانە کاک عەبدوڵڵا زۆر بەخێر بیت. گەلە خێراتی زۆر سپاس مەمنون. کاک عەبدوڵڵا با لەوە دەست پێ بکەین وەکو بەڕێزت لە کەیەکەوە لە کاری خێرخوازیایت و کاری خێرخوازیەکەی. بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە کە لەم ستودیۆ جوانە لەگەڵەوە میوانم زۆر سپاس مەمنونم. من نزیکی 3 ساڵە ئەو پرۆژانە دەستم پێ کردووە کە دروست ینی نۆژەنکردنەوەی ئەو مەکتەبە مەدرسە قوتابخانانەیە کە هەندێکیان زۆر ینی کەون بووینە و بێسەروبەر بووینە ئێستا نۆژەنیان دەکەینەوە نزیکی 3 ساڵە. ئەجا کاک عەبدوڵڵا تو بەس کاری خێرخوازیە لە قوتابخاناتکەیان هەندە تشتە دیش هەیە مەسەلەن کوچۆ بکەی؟ وەڵڵا دیف پێچێ بینەمە دیف پێچە بینەمە هەندێک تشتە دیش هەیە بەس ئەوێ دیکەم ینی وەکی شێوەکی شاراوە دەگەین بەس پتر یا قوتابخانە ئەم ینی بشێوەیەکێ شەفاف ینی بشێوەیەکێ بخڕ خەڵکت دەینە دیاریکردن ئەم واتف وان نوژەندکەینە بەس هەندە کارت خێرێتە ینی پێویست ناکات ئینسان دەربێ خەیتەنوانە بەر هەندێ ڕاستە بەس کاک عەبدوڵڵا خۆی هەنێ شتەیە باسیش بکرێ من پێم وایە خراپ نییە لەبەرەوەی هاوشانەکەی تۆ هاوڕێکت ئەوەی کە لە با بڵێن لە ئاست و مستەوای جەنابتایە بتوانێ وەکو تۆ کاری خێرخوازی بکە شتێکی خراپ نییە ینی ئەوە جیاوازە لەوەی کە بۆ خۆ دەرخستن بێ ئەمەشیان جیاوازە کە بۆی کە کەسێک چاولێتەوە بەزابەت ڕاستە هەمان بیرۆکەی تۆمەیە ئینسان هەر ئیشێک دەکە نیەتەکەی شەرتە بزابەت نیەتەکە شەرتە زۆر کەس هەیە بە نیەت شتێک دەکە فەرقە لەگەڵەوەی تۆ کە بۆ خۆ دەرخستن ئەوانە بێ ئەلحەمدولیلا ئێمە پێویستمان بەو شتانە نییە ئێمە بۆ خوا دەیکەین سپاس بخوا باشە کاک عەبدوڵڵا زیاتر لە چ دەڤەرێک ینی ئەو قوتابخانە و شتانە نۆژەنەکەنەوەی بەڕاستی بۆ من هەموو کاتێک لە ژیانمدا بۆ من ئەوە گرنگ نییە کە بزان سەیری دەڤەرێک بکەمیان من هەموو دەڤەرەکان لە گەورەکان لە سەرکردەکانمان فێر بووین
هەموو دەڤەرەکان هەر چوار پارچە بۆ ئێمە یەکە کوردستان هەموو یەکە بەس ئێمە بەپێی ینی وەکو لیژنەیەکمانەیە سیر دەکەین کامە گوند کامە شار قوتابخانەکەی زیاتر کەونە ئەو نۆژەن دەکەینەوە کامە زیاتر پێویستە ینی زۆر جار هەیە قوتابخانەیەک لە قوتابخانەیەک زەڕورترە ئێمە بەپێی سەروبەری قوتابخانەکە بەپێی ئەوەی کە ئایا گوند ینی زۆربەی من خۆم زۆر تەرکیزم لەسەر گوندەکان کردووە بەڕاستی گوندەکان زۆر ینی خەڵکەکەی زیاتر زۆر ڕاستە پێویستیان پێە لە عەبدوڵڵە بێمە لیژنا هەی هەن تیمەکن ئەگە هەن تیمەکن هەن تیمەکە چەند کەسینە هەوە چاوە دەست پێ کرد هەن بەرای چەند بوون نوکە هەن چەندن بەڕاستی من خۆ ئەم زۆر جارا و قسەکردی لە مەجلسا لە هەموو گاوە لە زۆر لە قوتابخانە وەختێمە افتتاحکردنە منە قسەکردی من دوعاە منە ینی بچیکایەتی بی ینی هەموو جارێ من ئەو دوعایەت کرد من گوتە خودەیە تو دەستێ من بگیراز بشم دەستێ هەندێک خاڵکی بگیرم ینی هەر هیوایەتە من ئەو بە لە ژیانێدا وەکو خۆش هەر ئینسانە کوێ دای هەهونا دایە مەسەلەم خدایمێ دای کوام هەمە تەواوکەرێت ئەیکین و هەفکارێت ئەیک و دوبین ئەس بیدایەتێک و من دەست پێکردی ڕاستی ئەستنێ بووم بەلێ ئەستنێ بووم ئەم تووشی زۆر تشتابین نەخۆشیە وەکی هەر تشتێکی دی لە ژیانێ ئەم تووشی نەخۆشییا بین ئاستانگا بین ڕەخنا بین ئەلحەمدولیلە نوکە یا دەستێ من چوو دەرە ینی من دوسێ قوتابخانە کرد من خوب شخصی چێکردن دەستێ من چوو دەرە ینی خەڵکی دیکتر داوا کرد و ئەم وەکی تیمێکی نوکە بڕاستی ینی ئەلحەمدولیلە ڕۆژ پرۆژێ زێدات بیتن ڕۆژ پرۆژێ خەڵکین دیش وەکی کاکە بەحس کرد ئەگەر من دەرنایە خست بە من دیار نەکرد بە کەسێن دیکەش ناتاتن دگەڵ من ببنێت جاوێت گەتە داخر گەنجن هەمە تامانەکێ تێدا زۆر سپاسی هەمیاتکەم هەمیا ینی بێ هیچ بەرامبەرێک هاریکارێ هەفکارێ منن بە قەسەکە خۆش ینی بە هاریکاریت مادی معنەوی هەموو ناوعەکە ئەلحەمدولیلە نوکەوەکی تیمەکەمت دێتین و ئینشاڵڵا دە بەرفرەتریش لێکەین ئینشاڵڵا کاگە عەبدوڵڵا کەواتە گەشتی نەسەر و قەناعەتی هەندێک جار نیشاندانی کاری خێرخوازی گرنگە ڕاکێشتە ناو مەجالەکەەوە بزە ئەجا من شتێکم لێرەیە گەر بۆ شایەکی تێبخین دەزانی کاری خوێرخوازی هەر کارێک یعنی من زۆر جارەوەش باز دەکەم هەتا کە وەحیش بۆ پێغەمبەرمانات ئەگەر ئەو ناتە بە باسی نەکرد بە ئێستا و دیناوەندە گەورە بڵاو نەدەبووەوە نیە هەموو شتێک وایە ینی زۆر شت هەیە وەکو دەمەکانی تریش باسمان کرد نیەت شارتە ڕاستە نیەتت پاک بێ خۆش ڕێیەکەت بۆ پاک دەکە خۆش ڕێگات بۆ عەبدوڵڵا تۆ ئیحساست چییە کە ئەبینیت قوتابخانەیەک نۆژەنەکەیتەوە جیل لە دوای جیل یعنی با بڵێن ئەگەر ساڵێک وەرگین چەند ساڵ ئەو قوتابخانەیە بەو شێوازە جوانامێنێتەوە با بڵێن 5 ساڵە مێنێتەوە یعنی تۆ 5 جیل ئاوا بەڕێەکەی لە قوتابخانەکەیە کە لەوانەیە حسابکەی 400 تەلەبە 500 قوتابی ئەوەنە لە خۆ بگرێت و تێیپەڕێنێ ئیحساست چییە یعنی کە کاری خێرخوازیەکە ئەگەر بەردێکیش بخیتە سەر بەردێ بە نیەتی ئەوەی کە ئەڵێ بۆ خوایەکەم و کاری خێرخوازیە چۆنە بەلاتەوە من نمونێکت بۆ دەین ما لەسەر ئەو کارە خێرخوازیەوە لەسەر ئەوەی کە چۆنە چەند پێگەکەی پیرۆزە کاری خێرخوازی ڕۆژێکیان عەبدوڵڵای کوڕی مۆبارەک دەیویست بچێ بۆ حاج خوا حافیزی لە هەموو خزمەکانی کرد لەگە دۆستەکانی وەڵا لە ڕێگای ئەو پارەی کە بۆ حەجی تارخان کورامی لەگەڵ خۆی برد لە ڕێگا بەڕێکت بۆ مەکە لە ڕێگا دەبینی ئافرەتێک هەیە مریشکێکی مردار وە کۆ دەکاتەوە مریشکەکەەوە مردار دەبێ هەڵی دەگرێ ئەویش لێ پرسی برادەرەکانی بەجێشت وتی ناڕۆم تا پێم نەڵێەوە چێ ژنەکاری ئینکاری کرد هەر وتی لێت ناگەڕم تا بۆم باس نەکەی وتی وڵە 4 منداڵم هەیە باوکیشیان نەمەوە نانمان نییە بیخۆین ئەو مریشکە مەجبورم ببم دەرگای چەند ماڵمدا هەر نیان کردەوە بۆم عەبدوڵڵاش ئەو پارێکەی ناوی دا بە ئەو ئافرەتە برادەرەکانی چوون پاش ئەوەیە ئەو کات سیارەوە شتانە نەبوو بە پێ چووە بەڵێ کە گەشتە و گوندەکەی خۆیان دوای ماوەیەک چەند ڕۆژێک پێچوو بە هاوڕێکانیشی هاتنەوە وتیان پیرۆزە و پیرۆز بەیان لێ کرد و حەجەکەت پیرۆزە وتی من حەجم نەکرد و حاڵ و مەسەلەم ئەوەیە وتی بەخوا ئێمە تۆمان بینیوە کە تەوافت کردووە ئەرێ وەڵڵا ئەوجا بۆ شەو پێغەمبەری خۆشەویستمان هاتە ناوخەوی وتی چۆن تۆ دڵی ئەوانت خۆش کرد خۆش ئەو ها دڵت خۆش دەکا و هەموو گوناحەکانتی لابرد ئینسان کە لە ژیاندا هاوکاری یەکتری دەکا هەم لە ڕووی ڕۆحیانەوە ئارام دەبێ و
هیچ کەسێکیشمان بە تەنیا کامل نین هەمومان پێویستیمان بە یەکترە ڕاستە زۆر جار ئەو قسەش دەکەم زۆر جار دەڵێن ژن و پیا و تەواوکەر یەکترن من هەمان قسە دەڵێم هەموو ئینسانێک تەواوکەر یەکترە کەسمان بە تەنێ ناتوانێت هیچ بکە کەسیشمان بە تەنێ جوان نییە ڕاستە کاک عەبدوڵا تو چ بۆوان گەنجات بێ ئەوێن کوچێن کاری خێرخوازیە بکەن و لە توانە ئەواندا زێدەترە و بکەن ئەمە ناکەن ئەوە شتێکە لە چ پەیامێک بۆوان هەیە وەڵە پەیاما من ئەوە بێژم هیچ شتێکی گاخۆ ناوەن ئەف دنیاە وەختیە هەندی بشێن هاری خاڵکی بکەن هەندی بشێن یعنی بڵا جێدەستی مرۆڤ دیار بێت هەندی بشێن ئەو تشتێت ئیمکانیاتە تادا هەی بدەنە خاڵکێش ینی ئەس زۆر جاراو نمونەش دینم دەڵێم مێرولە مێرولەکان لەگەڵی قسە ناکەن بەس پێکەوە خواردن کۆ دەکەنەوە تایرەکان قسە ناکەن پێکەوە دەفڕن مێشەکان مێشەنگوین قسە ناکە بە تەنێ بۆ خۆیان پێکەوە شانەیەک دروست دەکەونیە بەس ئینسان لەگەڵ ئەوەی دەتوانێت خانوو بخۆی دروستکە بە تەنێش بفڕێت و لەگەڵ ئەوەش دەتوانێت خانوو بۆ خۆی کۆکاتەوە بەس هەر بەتانیا بۆ خۆی دەکات یعنی ئێمە دەبێت لەو ئەوەی کە بەتانێ بین بەستانیا بیر لە خۆمان و ماڵ و مناڵمان نەکەینەوە دراوسێمان بێ خزممان بێ هەمومان بێ وڵای کاگە بڵاویستم ڕێک باسی ئەوە بکەم هەندێک کەس هەیە بە هەر جۆرێک لە جۆرەکان خوای گەورە با بڵێنی تر سەبەبێک ئەوە خێر و بەرەکەتێکی زۆرە بارێنێ بەسەری سێرەکەی ینی بەسەر پارێکی باشاکەوتۆ ڕێک لوت بەرز و بغرا بێ ئەڵێ من نایکەم ینی باویش بچێوەکو من ئیش بکە کاکە تۆ خوای گەورە دەروکی خێری لێ کردوێتەوە چی تەیە چ ینی یارمەتی کەسی نەبوو بەیان چی دەیە ئەو شتانە چۆنە بینی کاک بەڕاستی مەعەل ئەسەف بەڕاستی ینی ئینسان کە هەبوو بوو ئینسان کە پێی کرا شتێک بکە بۆ خۆی و دەوروبەری پێویستە دابەشی بکە لەگەڵ هەموو کەسێک لەگەڵ دەوروبەری خۆی لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ خزم من چ لەوە بکەم کە هەبووم بووم کە پێم کرام و شتێک بۆ خۆم بیکەم کە دراوسێکەم خواردنی شەو نەبێ من چی بکەم کە یەک دنیا ڤیلا و سیارە شتم هەبێت کە بۆ دراوسێکەم بۆ خزمەکەم نیکەم ینی زۆر جار ئەوە بەسەری ئێمە شاتوە ینی زۆر کەس هەبووە لە برادەرەکان هەبووی بوونە ینی وەکو ئەوەی بڵێ گاڵتەی پێهاتوە یانی بەڕاستی کاک عەبدوڵا دەبێژن ئەگەر تۆ تشتێکی بکەیە خێر یان دەستی کەسێکی بگری خودت دوو بەرامبەر دێدەتە دەست حەزکەم تو خۆ بکەیان نمونە تا چەند ئەڤەل سەتە هاتیە و تە تشتێک بەخشی بیتن یان زۆر جار لەوانەیە تەکێم هەبوو بیتن بڕە پارێک بیتن تەدا بیتە دوو هەند بۆتە هات بیتن بەری ئەس بۆ کارت خێرخوازیکەم نمونەک سەرێ من هات ساڵێت پێشتر زۆر ینی جارە هەموو ئینسانێک ینی ئەلحەمدولیلا شانەزیش پێ دەکەم لە نەبوونیوە دەستی پێ کردووە و هەتا ئینسانە گەورەکانیش ئێستا لە دنیادا هەموو لە نەبوونی قەت نامان بینیوە ینی کەسێک لە خانەدان لە ماڵێکی گەورە بێ یان دەوڵەمەند بێ ینی زۆر نزبەی کمە هەموو ئینسانە ژارەکانە بوون بە شتێک من لە مێژە ساڵانێک بەڕاستی بە بیرمەقەتیش لە بیرم ناچێ ینی مەبلەغە پارەکی زۆر کەمم پێ بوو نازم 15,000 پێ بوو 20 پێ بوو لە شاری هەولێر بووم دەرچوو بووم پێش ئەوەی زۆر لە مێژەیە پیرەژنێک هات گوتی بەخوای یەک شتمان نییە لە ماڵەوە ئەوە بەسەر من هاتووە منیش ئەوەی بەس 5,000 بۆ خۆمێشتەوە هەموم دای نازان بەخۆی بەبیرم نایە زۆر کامم پێ بوو مهم مەبلەغێکی کەمم بۆ خۆمێشتەوە حەزم لە نانێکیش بوونانەکەشم نەخوار هاتمەوە گەشتمە ماڵێ هەر چۆن گەشتمە ماڵێ دایکم وتی کوڕم زەرفێکت بۆ هاتووە بەخوای چوم کردمەوە $1,000 بوو ئەرێ وەڵڵا ئەوە بەسەر من هاتووە شاکر ئەبێ ها من یا بەحسا نمونا خۆیان زیندی بکەتن ئەگەر تو کێمێ ببەخشە باوەڕ بکە خودت دوو هەندە دە ئینتەڕێکاتە بەجا پێویستە لەسەر هەمیە ئەم کارێن خوێنخوازیە بکەین بتایبەتی ئەم گەنج یعنی ئەوە گەلێکە گرینگە باشە کاک عەبدوڵا ئەگەر بینە سەر شتێکی تر بۆ زیاتر بۆ نمونە گرنگی بە نۆژنکردنەوەی قوتابخانەکانەیت بۆ نمونە خەسخانەیە مزگەوتە یان دروستکردنی ماڵێکە بۆ هەژاران زیاتر ئیشەکانی تۆ پێم وابێ بەلای قوتابخانەیە بزەبێت قوتابخانە ینی هەر وڵاتێک بیاوێ پێش بکەوێ هەر وڵاتێک بیاوێ ینی چاوی نەوەکەی دنیادی دەبێ ینی
بێ لە ڕێی زانستەوە پێش دەکەوێت هەر وڵاتێک بێ منیش بۆ یاوام زۆر جار بینیمە کە منداڵەکان لە کەشێکی ئەوە ناخۆشدان ینی قوتابخانەکان کەون بووە بێ پەنجەرە بۆ ینی هەمومان دەبێ ئەو کاری بین هەموو شتێک نەیەڵین بەس لە دەست حکوومەت ئەگەر ئێمە وڵاتی خۆمان خۆش دەوێت دەبێ هەمومان ئەو کار بین بەڕاستی هەمومان ینی من هەموو جارە قسێش دەکەم هەر ئینسانێک ڕەگەر ڕێز و احترام بۆ کەناس گەورەترین شانازیترین ئیشەکە کەناسایەتی هەمومان دەبێ وەکو ئەو کەناسی شارەوانی بین کە دەبینە زبڵێک شتێک هەیە لە جادا هەمومان ینی دەبێ ئەوە وەکو ئەو کەناسە بین هەر شتێکمان پێ بکرێ زۆر کەسەیە یعنی لەوانەیە بە وەکو جارێکی تریش ئەو نمونەمینایەتەوە کەسێک گلەی کردوتی خۆی من هیچ پارە و شتێکم نییە کە خێری پێ بکەم خواوەتی دەمێکت هەیە قسەی جوان بڵێ چاوێکت هەیە بە جوانی سیر خەڵکە دڵێکت هەیە بە پاکی لەگەڵ خەڵک سەربۆر بکە یعنی هەمومان دەبێ ئەو شتانە لە ژیاندا بزانین بەڕاستی هەمومان دەبێ هاوکار بین هەمومان دەبێ وەکو ئەو کەناسە بین هەر شتێکمان بینی هەر خەلەلێکمان بینی دروستی کەین و خاوێنی کەین و مەمنونیش بین کاکاب لە تبخۆ وەختەی قوتابخانە نۆژەندکەی توێ لێرەوە نییە بێجا ئەگەر یادگاریەک سەرێتە هات بیتن وەکی وێ مەسەلا پارێک چجال فکراتە نەچیتن بۆ مە ببێ وڵا شتێکە بە حیاتی بیرە ناچێت وڵا ئەوم بە حیات بەبیر ناچێت من لە زۆربەی قوتابخانەکان هەر هەتا تاواش دەبێ خۆم هەر بە خۆم لەسەرم و دەڕۆم و چای دەکەم منیش لەگەڵ ئەمەلەکان لەگەڵ کارگەرەکان سبووقم دەکرد پیرە پیاوێکی ئەو گوندەش هات وتی باشی خاڵەوەتی ئەمەلایەتی بە چەند ئیش دەکە منیش خانوویەکم هەیە وتی ئەگەر بۆم نۆژەن کەەوە ئەوم قەت لە بیر ناچێت ڕاست ئەی باشە ئامۆژگاری چییە بۆ کەسانێک کە هەیەە و لیان نابێتەوە کاک عەبدوڵڵا وای لێ بکەین ئەبێ دەزانایە بچی بکەین بەبێ هەر سێکمان بڕۆین بە زۆر لیان وەرگین ئەرێ وەڵڵا هەر ئەوە عیلاجە هیچ عیلاجی تری نییە وەڵا هەر پێم خۆشە ها پەیامێکی خۆت بگەێنی تایبەت بۆ گەنجان پەیامم بۆ گەنجەکان بەعام بۆ ئەوانەی کە شتێکیان پێ دەکرێت بۆ گەنج با ئێمەش وڵاتی خۆمان خۆش بێ با ئێمەش یعنی هەمومان هاوکار بین ئەو وڵاتە ملکی وەکو سەرکردەکانمان هەموو کاتوا دەڵێن ئەو وڵاتە ملکی هەمومانە یعنی وەکو ئەو شعرێکی ئەمیر بوخارایی هەرە کە ناسێک لە وڵاتی خۆی وەکو وەزیرە بەڵام وەزیرێک لە دەرەوەی وڵاتی خۆی یعنی خوار و زەلیلە ئەو شعرە یعنی هەر کەسێک لە وڵاتی خۆی دەبێ دەست پێ بکات یعنی من کە گلەی لێرە دەکەم دەڵێم وڵاتم ئەو هەیە هیچی بۆیە من نەکردووە من هیچم نەکردو بچمە وڵاتێکی تریش هەمان جسمە هەمان ڕۆحە پەیامم ئەوەیە با هەموو وڵاتی خۆمان خۆش بێ و هەمومان هاوکار یەکتر بین و هەمومان وڵاتەکەمان جوان بکەین و هەمومان ئەو کەناسە بین کە ئەمەژەم پێک هەر بژیت کاک عەبدوڵڵا زۆر سپاس کە چاوەڕۆ میێوانە پرۆگرامی بەیانی بچار بووی گەلێک دڵخۆش بووین کە تۆت گەلمەدا بووی ممنون زۆر خۆشحاڵ بووم شەرەفمەند بووم ستودیۆیان زۆر سپاس ممنون زیاتر پارە بە گەنج بدەن زیاتر با لە ستودیۆکانتان گەنج بن وەکو ئێوە گەنج و جوان و ماقول گەنج داینامۆ کۆمەلگا کوردینە ئەم هەردەم دێ گرنگیم گەنجا دەین بێخەم زۆر کەیفا من هات گەنجی ناوڵاتیە و زۆر سپاس و هەنگیش هەر گەنج بۆ بمینن دووبارە بەخێر بێ زۆر سپاس دووبارە بەخێر ممنون دێرین دێرین دوێنێ کە ڕۆژی هەینی بوو لە پارێزگای کۆنیای وڵاتی تورکیا باڵەخانەیەکی چوارنەهۆمی کە تایەسە هۆکارەکەی نەزانراوە داڕما و چەند کەسێکیشی تێدا بوو ناو باڵەخانەکە پێم وابێ 5 کەسە بەپێی زانیاریەکان 5 کەسە تەڵەن ئەمەش دیمەنی ڕاستە و خۆی کارکردنی تیمەکانی ئافات و فریاگوزاریە بەپێی نوێترین زانیاریەکانیش تا ئێستا 3 کەسیان ڕزگار کردووە و تەنها 2 کەس ماوە کە لە ژێر دار و پەردووی باڵەخانەکەیە بێنرێتە دەرەوە لە هەر جێگەیەکیم گیانەیە بێت کە مرۆڤێک ئاوا بەو جۆرە بینیت لە ژێر دار و پەردووی باڵەخانەیەەکە بەڕاستی ئینسان ناڕەحەتە بێت ڕاستە شاکار هێویا سەلامەتیە بۆ هەمیان دخوازین ئیشڵا بگیانێکی سەلامەت جێ دەرباز بن بە هەمە لایەکیڤە دوور بێت یعنی لە خەڵک و وڵاتی ئێمەش
قەت نەیبینین ئینشاءڵڵا. دێرین پارێزگای کۆنیا یەکێکە لە قەرباڵغترین پارێزگاکانی وڵاتی تورکیا، پێم وابێ حوتەمین پارێزگای قەرباڵغە لە تورکیا کە ژمارەیەکی زۆری دانیشتوانی زۆرە. دەگەتە 2,100,000 ئەس باوەڕکەم شاکار. بەڵێ. بەلێ شاکار ئەو ڕۆژیام هاتیینە دماهیکێ ئەوە گشت بڕگا بابەتمەین پرۆگرامی بەیانی 24 بین هیویدارن جێ ڕازامەندیا هەنگۆبین هیویا دەستپێکە هەفتیەکە پڕ بەرەکەت بۆ هەوت خەخازم لەبیر نەکەن بە ئەرێنی بهزرن بە تەندروستی بژین هەتا سبای خودێت گەل هەوە بیت. خوای گەورە ساغ و سەلامەتان کە هەمیشە کوردستان ئاوەدان بێت. خواتان لەگەڵ.